برما مرکزەکە سێ چوار زابط تورکمان بۆ منیان کردە دەرەوە وتی بڕۆ بابە بڕۆ دەرەوە وەڵامی باوکم لە داخل کەرکووکەبی لە بەردە مەدعەمیدیا لێیدا سیارە بۆ سەرژمێری ڕۆی ئەو عەرەبە لێیدا و سێ شەو لە مرکزەکە هێشتیانەوە هەر نەژیرە بوو لە مرکزەکە هێشتیانەوە نە تەنازولی هەبوو نە تەقتیل مروریشیان هەبوو بەریاندا عەریزەم بۆ حاکم نووسی حاکلای حاکم شاکر وتم شکاتەکەی برما مرکزەکە سێ چوار زابط تورکمان بۆ منیان کردە دەرەوە وتی بڕۆ بابە بڕۆ دەرەوە ئەوە چییە هاتمە بۆ لای حاکم شاکر تووڕە بوو هینی بان کرد سلاحی بان کرد وتی ئەو قەزەی لێ وەرگرن ئەو ڕۆژە شکاتەکەی لێم وەرگردا مرکزەکە کابرای گیرا قەزەکان لێم وەرنەگرت نێشانە بوو بەیانەکەی ئەگە دەستی نەڕۆ هاتۆتە بەردەمم دانیشتووە لە غورفەی زابط لە مرکز بردیە خۆی تەقتیل مروورەکەی هێناوە عەقیدێکی بۆ من هێناوە موبایلی پێیە تەسبیحەکەی پێیەوە بایەدا لە بەردەم من بەرزابتەکە لەمەم نەفەرت بووە ناتە بەردەم باوکم هەر زۆر هەلێ قسە نەکەیت کەمە ڕێک منیان کردە دەرەوە مرکزەکە داواکاری ئەمە لە حکومەتی هەرێمە و قسەیەمان بۆ بێنە تێرە ئەگەر بزانیت ما بۆ ناکە ئامۆزاکانی دێرێمەش دەست خۆمانەوە شێت